ئەوی خوای بەخشندەی میهرەبان خوددا دادپەروەرە دادپەروەریش بۆ بەندەکانی بۆ بەڕێز سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان وەزیری سامانە سروشتیەکان پارێزگای سلێمانی قایمقامێتی قەزای پێنجوێن بابەت داواکاری خەڵکی پێنجوێن جگە لەوەی شوێنێکی استراتیژی و سەرچاوەیەکی گرنگی دابینکردنی داهاتی حکومەتی هەرێمە ناوچەیەکی شاخاوی کوێستانیە بەراورد بە ناوچەکانی دیکە لێرە وەرزی سەرما بۆ ماوەیەکی درێژخایەن دادێت. هاوڵاتیان بە مەبەستی خۆگەرمکردنەوە و پێویستیان بە سوتەمەنیە بە تایبەت نەوت و غاز. بەڵام وەک دەبینین ئەو بەشەنەوتەی کە بۆ ئەم قەزایە دابینکراوە نرخێکی زۆرە و بڕەکەیشی کەمە کە تەنها 1 بەرمیل نەوتە بە بڕی 103,000 دینار. ئەگەر حکومەت بە جددی نەیەتە سەرخەت و بڕی پێویست بە نرخی گونجاو دابین نەکات ئەوە دارستانەکان زیاتر دەکەونە بەر مەترسی بڕینەوە و لە ناوچوون کە خەڵک بە ناچاری و بە شێوەیەکی زۆر ناژینگەیی دارستانەکان وەک سەرچاوەی خۆگەرمکردنەوە بەکاردەهێنن. لەلایەکی دیکەش بارگرانی بۆ هاوڵاتیان دروست دەبێت کە ناتوانن بە نرخێکی زۆر و بڕێکی کەمی سوتەمەنی وەرزی سەرما تێپەڕێنن. هەروەها سەرمای سەخت و نەبوونی سوتەمەنی پێویست مەترسی دەخاتە سەر ژیانی هاوڵاتیان. ئیدی بەرپرسیارەتی ژیانی هاوڵاتیان بە ئۆباڵ و لە ئاستۆی ئێوەدایە چونکە ساڵی پار کەشوهەوای پێنجوێن 27 پلەژێر سفری تێپەڕاند. بۆیە سەرباری چەند داواکاریەکی هەمیشەییمان و لە بەرچاوگرتنی ئەم داواکاریە لە پێشینەی و هەنووکەیەمان داوا لە بەڕێستان دەکەین. خاڵی 1 بەشەنەوتی هاوڵاتانی پێنجوێن کە بۆ 200 لیترە بە بڕی 103,000 دینار دیاری کراوە پێویستە بە نرخێکی گونجاو کە لە ئاز گوزەرانی خەڵکی دابێت ئەویش لە 30,000 بۆ 50,000 دینار دابین بکرێت. 2 یاخود 2 بەرمیل نەوت 400 لیتر بۆ هەر ماڵێک بە بڕی 80 بۆ 100,000 دینار دابین بکرێت. 3 زیادکردنی بەشەغازی قەزای پێنجوێن. 4 بەگەڕخستنەوە و تەواوکردنی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە ماوەی 8 ساڵ ئەم قەزایە لێی بێبەش کراوە و پشتگوێ خراوە. 15 یانزەی 2020 دەستەی داکەوتیکردن لە مافەکانی قەزای پێنجوێن ملەکەوە.